دخل أستاذ. بسم الله الرحمن الرحيم. براسي كاتك يتنا أمينا أبيني كزاناني كرد سردمانك لبينازيا قراون تاركاني راخع لم همو كوچو كولانانيان كردوا بيامي إسلاميان قياندوا تدريسيان كردوا خلقيان پرورده كردوا أوي كالسرشانيان بو أمانتا بو پري دلسوزيو قياندوان بشويني خويان إتر وقوتمان لدور ولاتي لدور شوێنەکانی زێد و باو باپیرانی خۆیان لە بێنازیە بەڵام ئەوان لە کار و پیشەی خۆیان نەوەستاون بەو پەڕی ئەمانەت ئەوەی لەسەر شانیان بۆ هەوڵیان داوە ماڵەکانی خۆ ئاوەدانکەنەوە هەوڵیان داوە مناڵ و ڕۆڵەکانی خەڵک پەروەردەکەن لەسەر ئیسلامەتی لەسەر موسڵمانەتی و پەیامی ئیسلامیان ئەوەی کە لەسەر شان بۆ گەیاندویانە بە شوێنی خۆیان. ئەمە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانیە، مزگەوتێکی زۆر گەورەیە لە شاری بەغداد کە هەر بە ناوی شێخ عەبدولقادری گەیلانیەوە ناونراوە و شێخ عەبدولقادری گەیلانی بەڕاستی شێخێک بووە، هەم زانا بووە هەم لایەنی ڕوحیشی زۆر بەهێز بووە و کتێبانێکی زۆری هەیە و خەڵکانێکی زۆری پەروەردە کردووە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام. ولوانا أم مزگوتی شێخ عەبدولقادری گەیلانیە ماس عەبدولکەریمی مدەڕی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، خوای گەورە لێی خۆش بێ و دەرەجەی عالی کرد بێ و بیکات لە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی بووە. ساڵانێکی زۆر مفتی بەغدا بووە و ساڵانێکی زۆر لە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی خزمەتی کردووە، هەم لە زانایانی کورد نەک فەقێکان، هەم لە زانایانی کورد هەم لە زانایانی عەرەب دیسانەوە چوونەتە خزمەت ماس عەبدولکەریمی مدەڕیس لەم مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانیە تەدریسیان کرد و دەرسیان لای مامۆستا عەبدولکەریم مدەڕیس خوێندووە. ئەم وێنانە ئەوەمان بیرە خاتەوە تاکە کەسێک کە خزمایەتی بە مرۆڤایەتیەکە زانایانی ئیسلامە، تاکە کەسانێک کە خزمەتی تێکڕای وڵاتان خەڵکی وڵاتانەکە بە هەموو زمانەکانەوە تەنها بەڕاستی مزگەوتەکان و ماڵانی خوای گەورە و ئیمانداران و موسڵمانانە. من زۆر جارەڵێم مزگەوت هەر نەک جێگەی ئیماندار و جێگەی موسڵمانە، بەڵکو فریاد ڕەسە بۆ بێباوەڕەکانیش، قسە بەخواڵێ قسە بە پێغەمبەرەڵێ، عیب نەبێت کە پێویستی بە دەست بە ئاوێکە یەکسەر هەنابا بۆ مزگەوت و دێتە مزگەوت بێ و دینارێکی لێوەرگریت و بێ کەسێ منەت بکا بەسەرە کە قسە بەخوا و پێغەمبەری خواژەڵێ. بەڕاستی ئەم وێنانە خزمەتی ماڵانی خوای گەورە و میرەبانمان بیرەخاتەوە بە بەندەکانی خوای گەورە و میرەبان و ڕۆڵی خەڵکانی ئیماندار و خەڵکانی موسڵمانمان بیر ئەخاتەوە کە هەمیشە لە گرانی لە هەرزانی لە نەبوونی لە بە هەر شێوازێ بێ خزمەتیان کردو و بەردەوامی ژەبن و ئێمەش بەردەوامە بینە سەر ئەو ڕێبازە قەت کۆڵ نادەین.